شێنازی بە باوکم لەبەرەوە دەفی فێر کردوون. پێنجوێن نەورۆزێکی باراناوی بەڕێکرد بەڵام لێرە خێزانێک ئاگریان کردوتەوە کە خۆشیان خێزانەکە سەرقاڵی دەڤژەنینن. کاگاوکار کچێکی هەیە کە تەمەنی 6 ساڵە ماوەی 3 ساڵە کچەکەی سەرقاڵی دەڤژەنیە. منەمێ بچمە لای کاگاوکار بۆی قسەی زیاترکەین. کاگاوکار سڵاو لەبێت پێمان بڵێ خێزانەکەی ئێوە لە کۆ فێری دەڤژەنین بوون چۆنە بە ئایلەی خەریکی دەڤژەنینن؟ سەرچاو بەخێر بێنێخوا قوربانێمە چەند ساڵێکە لەگە خێزانمە دەفێر بووین لە تەکی حایش حسێنەوە لە پێنجوێن و ئەم کتاب شکۆلەیەشم هەر لە خۆمانەوە فێر بووە تقریبان ئەرەونەی ئەو زاوێتی دەفان خستۆتە بەردەسی تەمەنی 6 ساڵە و تقریبانەوە بە 3 ساڵێکە بێ دەف لێدە. ئێوە زیاتر لە چ جۆرە میوزیکێکا دەف ئەژەنن؟ ڕوانمە زیاتر بابەتە سونەتیەکانە بۆ سرودێکی ئاینی یا بابەتێکی سنەتی یا مەولودنامەیەک بۆ بابەتانە زیاتر دەفەکارێن و دەفەژەن. بابسمە لای دادەگوڵ سڵاوە لێبێت پێم بڵێ حەزت لە دەڤژەنینە حەزەکەی بەردەوام بی؟ پێت خۆشە چ بابەتێ بژەنی؟ بابەتی دەفرەیە. لە ماڵە کێ فێری دەڤلیانی کردیت؟ دەهموو باوکم بەس بە تایبەتی باوکم شێنازی بە باوکم لەبەرەوە دەفی فێر کردوون. ئەی وتیان لە باخچی ساوایانیش دەفەژەنی وایە؟ پێیان خۆش هاوڕێکانە؟ بەڵێ. ئافرین. پێت خۆشە بەردەوامی لەسەر دەڤژەنی؟ دەست خۆش بە گوڵەکەم. بەڵێ ئەمە ئەو خێزانە بوون کە هەر بە خێزانی خۆیان سەرقاڵی دەڤژەنین و وەکو باسی کرد لە تەکیەوە فێر بوون و زیاتر ستایلی سونەتی دەف ئەژەنن.